بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە هەفتەیەکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بێەوەی بەڕێز و خۆشەوی شادەمەوە لەگەڵ کۆتایاتنی پاڵاوتنەکان و ڕۆژی سێشەمەژ ئینشاڵڵا تەرخانەکەین بۆ ئەمریکای باشوور و تەرخانەکەین بۆ پاڵاوتنی ئەم جارە و گەیشتنی هەڵبژاردەکان بە تایبەتی کە ئەمریکای باشوور سەرقاڵی گەیشتنن بە مۆندیال و ئەمساڵ ئەوەی کە دەبینرێت ڕکابەریشی بەهێزی نێوان هەڵبژاردەکانە دوای چەندین ساڵ بۆ یەکەم جار لە پاڵاوتنەکانی ئەمریکای باشوور ئەرجەنتین و بەرازیل پێکەوە دۆڕان کە ئەمە خۆی لە خۆیان باس لە هێزی هەڵبژاردەکانی ئەمریکای باشوور دەکات و ئۆرۆگوای گرنگی لەوەیە ئۆرۆگوای لە ناو ئەرژەنتینە سەرکەوتنی بەسەر پاڵەوانی گیانە تۆمار کرد و لەم لاشەوانێ کۆڵۆمبیا گەڕانەوەیکی تایبەتمەندی بەرامبەر بە بەرازیل ئەنجامدا سەرکەوتنی تۆمار کرد. باسی ئەمریکای باشوور لە یاد ناکەین و لەم هەفتەیەدا دەبێتە تەوەرێکی سەرەکی بەرنامەکەمان، بەڵام ئەمڕۆ باسێک لە هەڵبژاردانە دەکەین کە لێۆرۆ ڕکابەری دەکەن و دایانەوێ بگەنە قۆناغی داهاتوو و ڕکابەرەکان گەیشتۆتە لوتکە و بە تایبەتی سبەی یاریکی زۆر گرنگ و تایبەتمەند هەیە لە نێوان ئیتالیا و ئوکرانیا. تاوانەمە پاڵاوتنەکانی یۆرۆی لای هەمووتان ئاشکرایە کە دابەشکراون بەسەر 10 گروپدا، هەندێک لە گروپەکان 5 هەڵبژاردەین، هەندێک لە گروپەکان 6 هەڵبژاردەین کە ئەمە دابشکارەکە بەم جۆرەیە بەهۆی ڕێژەی هەڵبژاردەکانەوە بەو جۆرە دابەشەکرێ. تاوان خۆتان نزان لە پاڵاوتنەکانی یۆرۆیە 53 هەڵبژاردە پاڵاوتن دەکەن بۆی کە بلیتەکانی یۆرۆ ببڕن بۆ کارەوەی ئەڵمانیا میواندارە، ئەڵمانیا لە پاڵاوتنەکانە نییە، تەنها ئەڵمانیای تێدانیەواتە کوێ هەڵبژاردەکان ڕکابەری دەکەن بۆی بگەنە یۆرۆی داهاتوو. یەکێک لەو ئەنجامانەی کە شەوی ڕابردوو بەدەسا و سەرکەوتنەکەی فەڕەنسا بوو بەسەر جەبەل تاریقە بە 14 گۆڵی بێوەڵام کە زۆر کەس ئەم ئەنجامەی بەلاوە پەسەند نەبوو یاخود زۆر کەس ئەم ئەنجامەی بەلاوە قبول نەبوو. بە جۆرێک لە جۆرەکان ڕەخنە لە ئەنجامی و یاریە گیرا بۆی کە ئەنجامێکی گەورە هاتووە. تاوان هەنێ ڕەخنە هەیە منطقیە، هەنێ ڕەخنەکەش هەیە ناداتپەروەریە. بۆ نمونە ئەگەر تۆ بیت ڕەخنەیەوە لە یوفا دەگری بۆچی جەبل تارق و لیشتنشتاین و ئەم هەڵبژاردانە بەشداری پاڵاوتنەکانەکەن، ئەمە ئەگەر بەشداریان پێ نەگات تۆ پێڵی ناداتپەروەری کرد، ئەم تیپە شەقی خۆیەتی بۆ بە دەوڵەت. ئێستا بۆ نمونە هەرێمی وەکو کۆسۆڤۆ کە بوو بە دەوڵەت، لەگەڵ بوو بە دەوڵەت هەڵبژاردەیەکیان دروست کرد و بەشداری پاڵاوتنیان کردووە تا لە پاڵاوتنەکانە ڕکابەری دەکەن. ئەلبانیاتە ناو پاڵاوتنەکانەوە تا گەیشتۆتە یۆرۆ. سەیری کرد هەستی پێک بوو بە دەوڵەت حەقی مەشروعی خۆیەتی لە ناو کیشوەرەکەی خۆیان بەشداری پاڵاوتنەکە بکە، بەشداری بکە و دەبێت یوفا پێی بکە. ئاسی چییە و ئاسی چۆنە و چۆن نییە ئەمە بابەتێکی ترە. ئێمە لەم دیوە باسی لەو دیوە یەکسانیەکەین، چونکە ئێمە هەمیشە ڕاستێ بە باز لە تۆپی پێکەین، بەڵام دادپەروەری ئەساسی کارەکەی. بەڵێ دەبێت بەشداری بکە. لە کۆی 54 هەڵبژاردە ئەگەر تۆ بتەوێ لە 54 هەڵبژاردە بۆ نمونە 30 هەڵبژاردەشی وەکو یەک بنون مێستاوایان لێکەوە نزیک بێ، ئەوە تۆ هەڵیت. چونکە ئەگەر وابێ ئەوروپا هەموو شتێ داگیرەکە، ئەوروپا هەموو شتێک بۆ خۆیە بە. ناکرێت تۆ لە 54 وڵاتە لە 54 وڵات لە کیشوەرەکە تا بڵێ وڵا 30 هەڵبژاردەیان هەڵبژاردەی بێزە، وڵا من گلیم لە جەبەل تاریقەیە، من گلیم لە لیشتنشتاینەیە، من گلیم لە لۆکسۆ، من گلیم لێوەیە، من گلیم لێو هەیە. گلەکەی تۆ نامەنتقیە بۆ لەبەرەوەی 54 هەڵبژاردە ڕکابەریەکە کەوتێ 54 هەڵبژاردە مەجای هەموو تیپەکانی تایە. تیپێک لیڤڵی زۆر لەسەرەوە، تیپێک لیڤڵی خواردترە، خواردتری تایە، خواردتری تایە، خواردتری تایە، خواردتری تایە تا ئەگاتە ئەو تیپەی کە هیچ یعنی توانا و هێزێکی نییە لە تۆپی پێ. لیڤڵەکان دابەشە بن بۆ هەموو ئاسەکان. ئەگەر ئێستا ڕیزبەندی بێ بە ئاسی ئەم 53 هەڵبژاردەیە بەبێ ئەڵمانیا کە لە پاڵاوتنەکانە نییە،
53 هەڵبژاردەیە ئەگەر ڕیزبەندیان بیتێ ئەتوانی 10 لە ڕیزبەندی بی بە هەڵبژاردەکان. بۆ نمونە ئینگلتەرا و ئیسپانیا و پرتوگال ئاسێکیان بیتێ لە سەراسی ئەوروپا لەگەڵ ئەڵمانیا. ئەم چوار هەڵبژاردەیە لە لیڤڵی یەکەما بن. دوایەوە ئیتالیا و بۆ نمونە یاخود فەڕەنساش لەگەڵ هۆڵندا هەر لەو هەڵبژاردانە بێ، ینی بۆ نمونە 5 تیپ ئیسپانیا، فەڕەنسا، ئینگلتەرا، پرتوگال، ئەم هەڵبژاردانە ئاستی یەکەمیان بیتێ لەسەر ئاسی هەڵبژاردەکان. ئاستی دومی ئیتالیا و هۆڵندا و هەڵبژاردەکانی ترە. ئاستی سێمی یەتە هەڵبژاردەکانی چیک و سویسرا و نەروی یۆنان. خۆ ئاستی چوارەمیە بێت هەڵبژاردەکانی وەکو نەرویج وەرگرە، ئازەربیجان وەرگرە، هەڵبژاردەیەکی وەکو سوید وەرگرە، سلۆڤینیا و سلۆڤاکیا و ئەوە چوار ئاسمان دیاری کرد هەر ئاوا ئەگەر بەراوردیانگەین جای ئاراسە. کازاخستان و مەقدۆنیا و ئەمانە ئەمنە ئاستی پێنجەم. ئاس بە ئاستە ڕوا. هەڵبژاردە زۆری وڵات زۆری واد لێ دەکات کە ئاستەکان دابش بن وە جیاوازیەکی زۆر لە نێوانیانە هەبێ، لەبەوەی کە چونکە هەر بەو جۆرە هەڵبژاردەکان تۆ توانی تەسنیفیکەر بەو جۆرە توانی هەڵبژاردەکان ڕێخەیتەوانێ. بەشێکی تر بۆش مەبینامە هەڵبژاردانە هەروە بمێنانێ، ئەکرێ ڕۆژێ بەرەو پێش بچین. بۆ نمونە لە ماوەی ڕابردوو کە ئەگەر باسی یاری مەقدۆنیا و ئیتالیا و کردە چیت دەوت تۆ؟ هەر تۆ خۆ دەوەی کە ێستا ڕەخنە لە پاڵاوتنی ئەوروپا ئەگری چیت دەوت تۆ؟ هەرگاڵتت پێ ناهات مەقدۆنیا لە ئیتالیا بەرێتەوە؟ دە مەقدۆنیا کە هەڵبژاردەیەکی بچووکە کە لەم ئاخیرەوە دەرکەوتووە، ئیتالیای لە گەیشتن بە مۆندیالی قەتەر بێبەش کرد. ئەو ئینجازە گەورەیە. ئیتالیای لە گەیشتن بە مۆندیالی قەتەر بێبەش کرد. ئەگەر ڕەخنەش لەسەر ئیتالیاەوە ئیتالیاش بە لاوەزانی من ئەمە هیچم پێ ناوترێ لەگەڵ ئەمە. بەراوردێ بکەین، بەراوردێ بکەین. پاڵاوتنی ئەمریکای باشوور ئەنجە بەرەی ئەملا ڕەخنیان لەسەر چییە لە ئەمریکای باشوور؟ ئەڵێ لە پاڵاوتنی ئەمریکای باشوورە شەڕەشەقە و چێژی یاری نییە. شەڕەشەقە و بۆ نمونە متعی یاری نابینێ. ئاساییە تۆ ڕەخنەی خۆ بگرە بۆ جۆرە هەیە، بەڵام ئەمە تۆپی پێی ئەمریکای لاتینە. ئەمە دیوێکی ڕەسەنی تۆپی پێی خۆیانە. ئەوان جەنگاوەرن، ئەوان بە جەنگان تۆپی پێ دەکەن، ئەوان وا حسێب دەکەن لە بەرەیەکی جەنگان ڕێک کوتلەی بەرامبەر تیپی بەرامبەریان وەکو جێی شێوە ئەمانیش خۆیان جێی شەکن لە جەنگان، لە جەنگی شەڕەشمشێران، لە جەنگی شەڕەتیران. ئەمریکای لاتین بەم جۆرە تۆپی پێەکە. ئەمە ستایلە، ئەمە شێوازە، ئەمە حەقی خۆیانە. ئەکادیمیاکان لە ئەمریکای لاتین باڵادەست نین، بەڵام مەوهیبەکان باڵادەستن. بەهرەمەندێکی کۆڵانەکانی بەرازیل و بەهرەمەندێکی کۆڵانەکانی ئەرجەنتین ڕەنگە ینی ئینتاجیان بەروبوومیان زۆر لە ئەوروپایە کە ئەو پەڕی ئەکادیمیا و یاریزانێکی پێگان بێ زۆر لەوان ئینتاجیان باشتر بوو، یاریزانیان زۆرتر پێ بکە. بۆ ئەمە دابەشبوونی تۆپی پێ. ئەوان تۆپی پێ وەکو جەنگان سەیریەکەن، تۆ وەکو وەرزش و بزنس سەیریەکەی. پتێو نەتێ وایە من خۆم لە ئەنگری تۆپی ئەوروپا، بەڵام بەم جۆرێ ئەمریکای لاتین ڕۆحیەتە، جەنگانە، بەهرەیە خوای گەورە پێیدا، یان بەهرەیە مەوهیبەن، مەوهیبە هەر لە شەقامەکانەوە کە یاری تۆپی پێکەن مەوهیبەیە. بەڵام ئەوروپا بە شێوازێکی ترێکە. تۆ یەکە هەندەری ئەمریکای لاتینی بۆت نییە ڕەخنە لە ئەوروپا بگری، لەبەری تۆ لەو شێوازەی ئەوروپا متعەوەر ناگری، بۆشت نییە ڕەخنەی لێ بگری، چونکە تۆ حەزت لەم شێوازەیە ناتوانانی حەز لەو ڕەخنە لەو شێوازە بگری کە من حەزم لێتی. وەکو چۆن ئێمەش بۆمان نییە ڕەخنە لە شێوازی تۆپێم، چونکە ئەمە بەشبەشە. ئەگەر هەمویان یەک شێوازی تۆپی پێ بکەن هەڵەیە. لەبەرەوە تۆ غەڵەت بیر مەکەرەوە، تۆ وەرزشی بە عیبەیە تۆ بێی دانیشی ئەمەی کە خۆت حەزلێتی فەرزی بکەی بە گاڵتە پێکردن بۆ یا ئەمەی خۆ حەزلێتی گاڵتە پێکردن لەو.
وڵات جەبەڵ تارێق بۆ 14 گۆڵی لێکرێ ئەگەر وا بێ کاکە جەبەڵ تارێقە بۆ هەموو یارەکانی تر 14 گۆڵی لێ بکرا ئای تۆ فکرێ ناخەیتەیش ئیشی پێەکەی ئەگەر ئیشی پێ بکەی جەبەڵ تارێق شەوی ڕابردوو کارتی سووریە کارتی سوور ئەرکەکەی لەسەر قورس کرد بەڵێ دەدۆڕێ بە ئەنجامە دۆڕێ ئەنجامی قورسی زۆر توژاتوە بەڵام شەوی ڕابردوو هۆکاری کارتە سوورەکە وای لە جەبەڵ تارێق کرد ئەوە تا هۆڵند یاری کردووە لەگەڵ ئێرلندایە کە چوارەمی گروپەکەیتی زۆر بە زەحمەت سەرکەوتووە کاکە ئیتالیا بەچی کەوتۆتە ئەم گێژاوەکەیەوە گاڵتەی پێەکەن کە بۆ نمونە ئێستا خەڵکێکدانیشێ قسە لەسەر ئیتالیا بکە گاڵتەی پێگاویتا ئیتالیا لە ناو مەقدۆنیا یەکسان بوو لە ناو مەقدۆنیا یەکسان بوو وەڵا مەقدۆنیا زۆر لە ئیتالیا باشتر یاری کرد یاری ناو مەقدۆنیا زۆر ینی توانای زیاتر بوو بە تایبەتی لە جێمی دۆم بەرامبەر بە ئیتالیا ئەو یەکسانبوونە وای لە ئیتالیا کردووە لەم گێژاوەیە بێ لەم گێژاوە بێ بەرامبەر بە ئۆکرانیا کێسە دوای بەشداری نەکردین لە 2 مۆندیالە و پاڵاوانبوونی یۆرۆ ئێستا مەترسی بەشدار نەبوونی لە یۆرۆ کەوتۆتەوە سەر ئەی ئەمە چییە؟ ئەستایشی ئەمە ناکەی؟ ئەستایشی ئەلبانیایەک ناکەی سیلڤینۆیەکی بەرازیلی گەیانوێتە یۆرۆ؟ ئەستایشی کۆسۆڤۆ ناکەی ئەنجامێنێ؟ ئەستایشی تورکیا ناکەی؟ ئەی تورکیاوەتە لە ناو ئەڵمانیا لە ئەڵمانیا باتۆ خۆ ئەو ئەڵمانیا ئێستش بەرامبەر بە کام هەڵبژاردەی ئەمریکای لاتین یاری بکە لێ باتەوانێ کامیان ئەرجەنتینە پاڵەوانی جیانە بەرازیلە پاڵەوانی هەر نازناوێکی خۆ ئەڵمانیا بەو نوێنەرایەتی خۆی سەرچ کات لەگەڵ ئەرجەنتین و بەرازیل یاریکا دەتوانێت سەرکەوتنیان بەسەردا تۆمارکە گەورەترین بەربەسی تۆپی پێی ئەرجەنتین بە ئەڵمانیا زۆربەی زۆری ئەو هاندەرانە ڕەخ ناگرن لەمە یان تۆ یاریی مێژووی بەرامبەر بە ئەڵمانیا نەبوو تۆ هاتووی گاڵتە بە ئەوروپاکەی چۆن شتی وابێ ئەوە تا هەڵبژاردێکی و تورکیاش لە ئەوروپا هەیە دوێنێ لە ناو ئەڵمانیا 3 گۆڵی لە ئەڵمانیا کردو بەڵێ شێوازی ئەمریکای لاتین شێوازێکی جیاوازە شێوازی ئەوروپا شێوازێکی جیاوازە تۆ یەک حەزت لە ئەمریکای لاتینە تەواوە تۆپی پێیەکی قەشەنگە تۆپی پێیەکی جەنگانە تۆپی پێیەکی ڕکابەریە ئەسە من خۆم ینی لە هەنێ یاری کەمێ خولی تاڵی کۆن ببینمەوانێ کە ئەو کاتی پیانۆت باش تۆپێ باوەڕ بکەن سێری ئەمریکای لاتینەکەم تۆ لەوە چێ کە ئەم یاریزانە شەد حەکا تۆبەکە و بەرقاچی یاریزانەکەکە تۆ بەلاو شتێکی ناشرین بێ تۆ بەلاو شتێکی ناشایستە بێ بەڵام ئەو پەڕی دڵسۆزیە ئەو پەڕی جەنگانە کە یاریزانەکەیکە تۆ بەلاتەوە متعانیە ئێمە بەلامانەوە متعایە کاکە ئێمەمە ئەمریکامان بەلاوە متعەیە وە چێژی لێ بینین و ئەو هەڵبژاردانە بەم جۆرە بۆ نمونە هەڵبژاردەی وەکو فەنزوێلا ئەگەر بەم جۆرە ڕوبەڕووی میسی هاوڕەکانی نەبێتەوە میسی و ئەرجەنتین بە دوور نییە وەکو مباپێوانیان لێ بکەن وەکو جەبەڵ تارێقوانیان لێ بکەن 14 گۆڵیان لێ بکەن ئەبێ ئەو توندیاریکردنیان لەگەڵا بکەین مەجالیان نەی ئەمە ڕکابەریشی ناوخۆییە ئەوان بەم جۆرە ڕکابەری دەکەن لەبەرەوە کە باس لە تۆپی پێ ئەکرێ ئەمریکای لاتین شێوازێکی خۆیەتی ئەمریکای شیمالی شێوازێکی خۆیەتی ئەفریقیا شێوازی خۆیەتی ئاسیا شێوازی خۆیەتی ئەوروپا شێوازی خۆیەتی یەی لەسەر ئەفریقا گاڵتە بە ئەوروپاکەی تۆ غەڵەتی یەی لەسەر ئەمریکا گاڵتە بە ئەوروپاکەی تۆ غەڵەتی لەسەر ئەوروپا گاڵتە بە ئەمریکاکەی یاریشی پرگۆڵی وەکو تورکیا و ئەڵبانیاتەوەکە یاریەک بێت چێژی لێبینی و خۆشی لێبینی یەی لەبەر ئەمە ڕەخنە لە یاری ئەرجەنتینەگری یاری بەرازیلەگری یاری ئیکوادۆرەگری کە مرتەدایارێکە یاری ئۆرۆگوایگری کە بۆ نمونە بە پلانی هەڵگەڕاوە یاریەکە نا ئەو شێوازەی خۆت و دڵخوازی خۆتە لەگەڵ خۆتا دانیشە بینەری بە سێریکە بەبێ ئەوەی دابارێتە سەر ئەوەی تر ئەمە خاڵێکی دیکە کە حەزم کرد باسی لێو بکەم لەوەی کە هەر پاڵاوتنەوە ستایلی تایبەت بەخۆیە بەشێکی دیکە تەمان هاوڕێیان لە یۆرۆیە خۆتان ئاگادارن یۆرۆ تەنها هەڵبژاردەکانی یەکەم و دووەمی گروپەکان کە بیست هەڵبژاردن سەرەکەون 30 هەڵبژاردە لە نیشن لیگە ئەڵمانیا میواندار 24 هەڵبژاردە بەشداری یاریەکانی یۆرۆی ئەڵمانیا دەکات لە هاوینی 2024 واتە تەنها هەڵبژاردەکانی یەکەم و دووەم بەشداری پاڵاوتنەکانەکەن باش قورسە سووکە چۆنە بێ ئەمە ئاسان نییە تۆ جەبەڵ تارێق لە گروپەکە تابێ خۆ کاکە 4 جەبەڵ تارێقی تیان نییە یەک دانەی تێ
هەموو هەڵبژاردەکانیش لەگەڵەوە یاریەکەن. جەبەل تارێق تاکە چانسێکە بداتێ مواجهەی یعنی گۆڵکردنی زۆرە. گۆڵکردنی زۆرە بۆ مێژووی هەڵبژاردەکە، چونکە دوای ئەوەی تری شەکەوێتەوە سەر مواجهەی مباشیر بۆ هەڵبژاردەکان دواتر ئەژماری گۆڵ. ئەها شتەکانە گۆڕێ. مواجهەی مباشیر ئەنجەی گۆڵ کەواتە هەڵبژاردەیە نێچی یەکەر ئەدۆڕێ. تۆ لە پاڵاوتنا نەبینیوە هەڵبژاردەکان ئەمریکای باشوور ئەرجەنتین و بەرازیل بوونەتە 40 خاڵ و هەڵبژاردەکەی کۆتای ڕیزبەندیەکە 8 خاڵیە 6 خاڵیە. ئەمیش هەروایە دە یاریەکار دەیە دۆڕێن. ئەو دوو یاری ناو یاریگای خۆی باتەوە لە چەند لە 8 یاری. فەرقەکە زۆرە. پس تۆرە پێوەرێکی تر وەرگرە. من چیم هەیە؟ من 54 هەڵبژاردنم هەیە. بۆچی؟ بۆی کە بۆ گوڵبژێریان کەم بڵێم نیوە زیاترتان بۆ ماڵەوە. بۆ نمونەیە ئەگەرە نیوەی ئەمە وەرگرین ئەم 54 هەڵبژاردەیە ئەگەر نیوەکەی وەربگرین 27 هەڵبژاردەکە نیوەکەی. بەڵام من پاڵاوانەتیەکەم هەیە 24 هەڵبژاردە بەشداری تێکە. ئەبێت لە نیوە کەمتری بەشداری پێ بکەم. ئەبێت لە نیوە کەمتر بەشداری پێ بکەم. ئەیکە کوپا ئەمریکا ئەکرێتەوە چییە؟ تو گاڵتە بە ئەوروپاکەی؟ یۆرۆ پاڵاوت نەگا سەرەکەی بۆ یۆرۆ. لە 54 هەڵبژاردە دانیشن 24یان نەگاتە یۆرۆ. ئەمریکا لاتین کوپا ئەمریکا چۆنە؟ کوپا ئەمریکا چۆنە؟ تەکلیف لە هەڵبژاردەی تیرەکرێ بێ پاڵاوانێتیەکان بۆ پڕ بکاتەوە بەبێ تەسفیات بەبێ پاڵاوتنە. هەر ڕاستە خۆ بڕۆ بەشداری کوپا ئەمریکا بکە. ئەم کیشوەرە بەم جۆرەیە. ئەم کیشوەرە بەم جۆرەیە. ئەمە ڕاستە. ئەمەش ڕاستە. تۆ بۆت نییە بیت ئاماستەوە. ئەویش بۆی نییە بێت ئاماستەی تۆ. ئەتۆ زانی کوپا ئەمریکا چۆن نەکرێ؟ کوپا ئەمریکا بێ پاڵاوت نەکرێ. و تەنانەت هەڵبژاردی میوانداریشی بوێنن. وەکە ئەشیکەن تازە بە تازە ئەوروپا لە ئەوروپا لا سایوانە کاتەوە لە کوپا ئەمریکا سێم هەڵبژاردەکانیش سەرەکەون لە قۆناغی کۆمەڵەکانە. لە کۆی چەند؟ کۆی 12 هەڵبژاردە. سێمەکانیش سەرەکەون. بەشکە قۆناغی هێشتی دروست بێ. باشە؟ یعنی ئەمە ستایلی تایبەت بەم کیشوەرێ ئەمە ستایلی تایبەت بەم کیشوەرێ. باڕەخنە بەو دیوە نەبێت کە شێوازەکەی تێناگەی مەفهومەکەی تێناگەی. لە 56 هەڵبژاردە 24 هەڵبژاردە بگا ئەمارکیشی قورسە، چونکە هەموو هەڵبژاردەکان جەبەل تارێق نین. سە بۆ نمونە دوو خراپترین هەڵبژاردەی ئەوروپا وەرگرە جەبەل تارق و لیشتینشتاین کە هەڵبژاردەی زۆر خراپن. بۆ سەری وەرە سەری لۆکسۆمبۆرگ کە چەند بەرەو پێش چووە. وەرە سەری هەڵبژاردەیەکی وەکو کازاخستان کە 18 خاڵی لە کۆمەڵەکەی ناوە بە نوێیاری. 18 خاڵ کوێ؟ کازاخستان. سێم بەرەو پێشچوونەکە. ئەها شتەکانە گۆڕێ. حەقی خۆی بەم لا حەقی خۆی بۆ لا لەبەرەوە با من بەم جۆرە نەڕم. دێمە سەر بە تایبەتی لەسەر هەڵبژاردەکان قسە بکەم بۆ تایبەتی ئەمێ قسەی لەسەر پرتوگال بکەم. ئەوەی کە پرتوگال دەیکا بەڕاستی کارێکی سەرنجڕاکێشە. خوا بە نەکە بابەتەکان تایبەت بێ بە پاڵاوتنەکانەوەنێ بە جوابێکی کۆمنتەکان بەمانێ. یۆرۆ بۆ پرتوگال کاک مەسوود دەستی تۆش خۆش کاکە دڵبەند دەستی تۆش خۆش. ڕۆناڵدۆ 2 یۆرۆ دەبا. کاک ڕێباز دەڵێ کاک مەحەمەدەم هەڵبژاردە لاوازانەی وەک جەبەل تارێق وەکاری هێنان و بەشداری پێکردنیان لە سوودی هەڵبژاردە گەورەکانە لە زۆر ڕۆ. لە چەند ڕۆ لە سوودێتی؟ مەبەستت لە چییە؟ لە چەند ڕۆ وڵاتێکە ئەکری ئەبێ بەشداری بکە لە پاڵاوتنە؟ خۆبەر هەموو هەڵبژاردەکان ناکەوێت. خۆمە ئەمریکای لاتی نییە دا هەڵبژاردەوە بێ هەمویان پێکەوە یاریکەن. تەنها دەرفەتی کۆمەڵەیەکە هەموو هەڵبژاردەکان لێبنەوە. ئێستا ئەگەر جەبەل تارێق توانای تیا بێ ڕوبەڕووبوونەوەی بۆینکە ئەنجە ینی نازان مەبەست لە چییە؟ لە سوودی هەڵبژاردە گەورەکانە لە چ مەبەستێکا لە سوودە؟ ینی حەزەکەم هەر بۆم بنووسیتەوە کاک ڕێبازیان بەشکە بزانم مەبەست لە چییە.
کاگە ئەحمەد شێرزاد دەڵێ بۆ بەرازیل عیبە نییە بچێت ڕانەری دەرەوە نەخێر عیبە نییە لە بەروی ئەنجامەکانی ئەوەیە کە هەیە ناکرێت لەوە خراپتریش بی دەست خۆش کاک بەرهەم وەڵام من لەو بڕوانیم هیچ هەڵبژار دەیەتوانێت ڕوبەڕبوونەوەی فەڕەنسای هەبێ تر خەڵگەی باتەوە باسی مۆندیال لەمە شتێکی ترە من باسی مۆندیالیم شتێکی ترە کاکچێنەر باسی وەگەم شۆ جەبەل تارێک کە چواردە گۆڵی لێکراوە کارتێکی سووریە بۆ هەر هەمان شتە کاکە دابانی هاوڕێمان ئەڵێت با کۆمنتەکەی وەکو خۆی بخوێنمەوە ئەڵێ لە ئەمریکای لاتین تۆپی پێ هۆکارێکە بۆ ڕزگاربوون لە هەژاری بۆیە پەروەردەی یاریزانی لاتین جەنگانە بۆ ڕزگاربوون و گەیشتن بە شیانێکی باشترە بۆیە یاریەکانیان وەکو یاری مانوونەمان دەردەکەوێت و یاریکی تون دەبیندێت لە کاتێکدا لە وڵاتە گەورەکانی وپا تۆپی پێ زیاتر حەز و ئارەزووە نەک هۆکارەکە بۆ ڕزگاربوون لاژاری تاوان ئەمە کاکە داوانیشە لە هەرە کۆمنتە ناوازەکانی بۆ نووسیوین ئەگەر حەز ئەەکەی تێبگەی لە جیاوازی تۆپی ئەمریکای لاتین و تۆپی ئەوروپا من پێشنیاز بۆ لە یەکتانەکەم و کۆمنتەی کاکە دابان بڕۆن سێریکەنەوە جوان ئەو بابەتە بە تەواوی لێی تێگەیم مامە فەراجیان سڵاو لە تۆش ئەوە تا کاکە نافێ ڕەخنەی هەیە ئەڵێ تۆپی ئەمریکای لاتین شەڕەشەقە بەدڵم نییە جەنگان ئێمە بە کوردی پەتی قسەکەین ئەڵێن جەنگانە وەکو جەبهە ئەنی بەم مانایە و ئەو کۆمنتی سەرۆشم بۆ خوێنی تاوانێ بۆ خۆلی تێبگەی ئیشێ باشەکەی وەڵا کاگا کوێسەش ڕۆناڵدۆ تەسیری تەواوی لەسەر پرتوگالەیە تری لاقی نەسرۆن بابەتەی نییە کاکە عەبدوڵواحید دەڵێت تۆتی پێکم بۆ بێنە لە ئەمریکای باشوور 5 گۆڵ زیاتری لێ بکرێت ئێمە بە بیرمان نایەت وەڵا لە هەموو پاڵاوتنەکانە 5 گۆڵی تیابینی و لێچێکیش لە یاریەکانیش من بیرمە لیۆنێل میسی ژیاریە کرد ئەرجەنتین چوە ناو پۆلیڤیا 6 گۆڵ بەرامبەر بە گۆڵەکاتە دەر و وابزانم لە پاڵاوتنی مۆندیالی 2010 بوو بەخوا لە ناو پۆلیڤیا ئەرجەنتین بە 6 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە پۆلیڤیا دۆڕان مێسی ژیاریە کرد ئەوە یەکێک لەو ئەنجامانەی کە بە بیرمە تۆ کێشە لە 5 گۆڵایە 5 گۆڵێکی کە خۆ کاندەری بەرشەلۆنەی دانیشی بە دیارەوە کە 5 گۆڵەکاڵی ئەمە متعایە ئەمە چێژە سێری کە نایەنە دوایمە 5 گۆڵەکەین بەڵام کەتی پێشی تر 5 گۆڵکا پێ و قوبوڵ ناکرێت بۆ لەبەری خۆ ئەمە و بەدڵ نییە لە شوێنێکی ترەوە تۆ ڕەخنەو هەیە بەس ڕەخنەکە و بە مارژی وەڵا 6 تایە 5 تیاتوانی خۆ بچی سێری کەیتەوانی و زۆر باشی شتیاتی تان لە کوبا ئەمریکاشەوە ئەنجامانێتیات لە یۆرۆیا باشە لە کاتی یۆرۆکای ئەنجامانێتیانە بەڵام هەر لە کوبا ئەمریکا 5 گۆڵیشی تیار خۆ بڕۆ سێریی کەیتەوە کاکە عەبدوڵواحیدجانێ بینیتەوە دڵنیا بەلەوە تیچی تاکاڵێ سوور لەو قسێت کاک محەوەڵی تیچی تاقات تا ئێستا کۆمنتێکە نەکردوەوە وەرزشی بێ یعنی نازانم تا ئێستا سەری هەموو بەرنمێکەکەی سوودی خۆ وەرەگری دوایە چی لە شوێنێکی ترەوە بابەتەکان دانی توانێت لەمی وەرەگری لی وەرەگری ئەڵێ ئەڵمانیا توانای بردنەوەی لە ئەرجەنتین و بەرازیل و ئۆرۆگوای هەیە من باسی ئەوم نەکردووە ئەڵێم لە ڕابردوو ئەڵمانیا گەورەترین بربەستی بەردەم ئەرجەنتین بووە لە یاریە فەرمیەکانە لی نەبردووەتەوە ئەمە قسەی من بۆ جوان گوێ بگرێرەوانێ چۆرۆ سەرەتای بەرنمەکە بزانە من چیم وتووە ئەمە شەڕەکەڵە شێر نییە بچم ئەڵمانیا و بەرازیل و ئەرجەنتین لەسەر تۆ بەرامبەر بە تۆ ڕایگرم من ئەڵێم لە مێژووی ڕابردووە عوقدەی ئەرجەنتین ئەڵمانیا بووە لەبەرەوە تۆی هاندەر مەیە گاڵتەی پێ بکە ئەوە تا تورکیا لە ئەڵمانیا دەباتەوە ئەم ئەنجامانە هەمووی هەیە لەم بەرەوە تا ئەو بەرەوە بەیانی باسی ئیتالیاکەین کاکە دانا باسی ڤینیسیۆس دوور دەکەوێتەوە نەبوونی نیمار زەرەر لە بەرازیلدا من هەموو کاتێ پێم وایە نەبوونی نیمار زیانە بۆ بەرازیل بەڵام هەندێری بەرازیل بڕوایان بەوە نییە ئێستا ئەمە ڕەخنەی منتیقەیە کاکە بەرزاڵێ بەڕاستی حیفەتی بێچۆک و یابان لە ئاسیاری بکە و جەبەڵ تاریخ لە ئەوروپا هەڵکەوتێکی شوێرەکەی بۆ جۆرەی لێکرۆ بەڵێ ئێستا تۆپی پێی یابانی زۆر پێشکەوتووە و زۆر تایبەتمەندانە یاریەکانی خۆی دەکات
بۆ باسی ڕۆناڵدۆ بۆ باسی دژ و ئەم بابەتانە دەست خۆش کاگەێژیان ئەزیزانم باسێک لە پرتوگالەکەین زۆر بەخێرایی تامان پرتوگالێکێکە لە وەڵبژاردانی کەمجارە لە پاڵاوتنەکانە ئاستێکی ناوازەی پێشکەش کردووە و توانیوێتی لە تەواوی یاریەکانە براوە بێت و ئەم شەو کۆتایری خۆی بەرامبەر بە ئایسلەندا ئەنجامەیە بەس هیوادارم ڕۆناڵدۆ ئەم شەو یاری نەکاوە بگەڕێتەوە بۆ سعودیا من ینی لە ناخی دڵمەوە هیوادارم ئەم شەو ڕۆناڵدۆ یاری نەکا بگەڕێتەوە بۆ سعودیا بۆ بەشداری یاری پرتوگال نەکا مەجال بە جان کاڵۆ ڕامۆس چونکە ئەگەر گۆڵ کاونیتە ڕەخنەیەتە سەر ئەوروپا کێشەکە لە خودی ڕۆناڵدۆیە خۆی هەموو کێشەی ئەم ڕەخنەگرتنانە لەگەر ڕێزمە هەمووی لەبارەی ڕۆناڵدۆیە هەمووی بۆ ڕۆناڵدۆ ئەم ڕەخنەیەگرێ ئەم شەو ڕۆناڵدۆ دانیشێ هاتری چێ بکە یا دانیشێ دوو گۆڵ بکە ئەوەی تر بارودۆخەکە تێگەچێ لەبەرەوە من دڵخوا ینی پڕبەدڵ حەز ئەەکەم ڕۆناڵدۆ بڕاتەوە بۆ ئەو بڕاتەوە بۆ سعودی و بەشداریە یاریە نەبکە چونکە ئەوان دەرەکەون کە من بەداخەوەم قسەیەکەم لەبەروی هەنێ جار لە کۆمنتەکانە زۆر سنوورە بەزێنن زۆر هێرشی ناڕەوان دەکەن بۆ منی ژەمێ بۆ دیوی خۆی من بەداخم لەوەی کە مجاملەی کەس ناکەم و هەموو شتێ بە حەق دەڵێم و بە حەق دەری دەبڕم ئەیتە هەر جۆرێک لی تیەگەی لەوە چێ دڵێ بێشە بەڵام بە حەق دەریە بڕم تۆ دیقەت بدە ڕۆناڵدۆ لە مۆندیالە ئەو تۆپی بەرقژی کە لەگەڵ برۆنۆ فەرناندێسا شتێکی زۆر ناشرینی کرد هاو وتی تۆپەکە بەرقژی من کەوتۆ گۆڵی خۆمە و لەینەکە ئیشارەتێکی ناشرینی نوان زۆر ناشرین بوو لە شکۆی ڕۆناڵدۆ زۆر ناشرین بوو لە شکۆی ڕۆناڵدۆ کە من یعنی ئەگەر هاندەریشی بم بەکاری ناشرین ئەڵێم ناشرین ئاوا چاومدا ناخەم ئەمە چیە لەبەروی من خۆشمەوە یا لەبەرەوەی من لایەنگریم دیفاع لە ناحەقەکانی کەم من وەکو نابم بەڵێ غەڵەتی کرد لێدوانەکەی لەسەر مانچستەریای بەڵێ بێڕێزی بەرامبەر مانچستەر یونایتد کرد و بە غەڵەتی زین ناین ئێمە دەست بخاتە بینە قاقای یاریزانی شانێ بڵین وەڵا ئێستش بۆ چێژ یاریەکەی یاریزان کە درێسەکەی لەبەر کرد بۆ ڕکابەریە مەسی لە ڕکابەری تۆپی پێیا بەردەوامە و شەڕ ئەکا بۆ بەردەوامی ئەوێ بەردەوام بێ لەبەر من ئاواتەخوازم ڕۆناڵدۆ بەشداری یاری ئەم شەو نەکات چونکە یاری داهاتووی ئەرجەنتینیش بەرامبەر بە بەرازیل هەر یارێکی شەڕەنگێزیە بێ تۆزێ بەو دۆخەی میسی قورسە بێت ینی من ئەوەتیە بووم چێژم لە میسی ڕۆناڵدۆ بینیوە تا ئەو ڕۆژەشی کە لەسەر ریاضە قسە بکەم من شانازی بۆەکەم کە بینەری یارەکانی میسی ڕۆناڵدۆ بەبێ جیاوازی بەڵام باوەڕ بکە شانازی بەهاندەری هیچیانەوە ناکەم بە هاندەری هیچیان لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەنێ هاندەری ڕۆشنبیر و بەڵام بەخوای گەورە من بۆ هاندەرانەیش ناکەم کە ئاوا چاوی بنووقێنە دەستخۆشی لەو بکە کە مەسی دەست بخاتە بینە قاقای یاریزانەوە بەخوای گەورە من چاو لەو کەسەدا ناخەم کە لەبەر ڕۆناڵدۆ دانیشێ خولی سعودی لە من بکا بە پریمەر لیگ وەڵام نەمەم قوبوڵ نییە یا دانیشی تۆ بڵێ وەڵا هەموو کارەکان ڕۆناڵدۆ بۆ نمونە ئەو ڕەفتاری لە مۆندیالە نوانی بۆی کە تۆپەکەی برۆنۆ تۆ دەستخۆشی لەمە بکەی من بێم دەستخۆشی لەوە بکەم وەڵام من وەکو تۆ ناکەم وەڵام من لە حەقاڵێم حەق بە ڕۆناڵدۆ لە ناحەقاڵێم ناحەق بە ڕۆناڵدۆ بە و مێسیش عینە شتەکەم نەموجاملەی تۆ ئەەکەم نەموجاملەی تۆ ئەەکەم تۆ یەید ئەم داخەی خۆ بەمە ڕێژی یا تۆی دەم داخەی خۆ بەمە ڕێژی ئەمە نادات فەروێری ئەمە لای من جێ نابێتەوە لەبەرەوە من بەداخم لەوەی کە لە هەنێ بەرنامەیە ڕەنگە هەنێ قسەی تیا بێ کە بۆ بەشێک ناخۆش بێ بەڵام کۆمنتەکان وا دەکات کە بەو جۆرە وەڵامیەوە بیتوانێت کە لە داخی میسی قسە بە ئەوروپاڵێ بەو جۆرە وەڵامی و کەسە بیتوانێت کە لە داخی ڕۆناڵدۆ قسە بە ئەمریکای لاتینەڵێ چونکە ڕەسەنایەتی تۆپی پێ هەرێکە و شتێکی تایبەت بە خۆی هەیە ئیتالیا یاخود ئەوروپا ڕەسەنایەتی خۆی هەیە و ئەمریکای لاتینیش ڕەسەنایەتی خۆی هەیە تۆپی پێ بەو شێوەی ژیرەیە کە هەیە ئینشاڵڵا بەیانی پشتیوان بەخوا باس لە ئیتالیا و ئوکرانیا دەکەین و باسێکیش لە پاڵاوتنەکان دەکەین و ڕۆژی سێشەمە دەرخان دەکەین بۆ پاڵاوتنەکانی ئەمریکای باشوور بە تایبەتی ڕوبەڕبوونەوەی سوپەر کلاسیکۆ ئارژەنتین بەرازیل تاسبێ بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ